خداوند شاکرم که امروز این توفیق نصیب ما شد که در کشور دوست و همسایمون عراق استان اربیل حضور پیدا بکنم و سلام گرم مردم عزیزمون در استان آذربایجان غربی را که مردم بسیار خوب و دوست داشتنی که انصافاً رسم مهمان نوازی را به جا آوردن، هم سلام مردممون را برسانم و هم تقدیر و تشکر کنم از این رسم مهمان نوازی. خوای گەورە شاکرین کە لە خاکی لە وڵاتی عراقینە و لەو کۆبوونەوەی کە دامان نابوو زۆر خۆشحاڵی زۆر باش بوو دوودانە وڵاتی ئێران و عراق کە وەک دوو بران وانە و هەروەها سڵاوی گەرمی هاوڵاتیانم لە پارێزگای ئازەربایجان ڕۆژئاواوە به کلی ملتی عراق دگیانم. به حمدالله در این نشست توافقات بسیار خوبی انجام گرفت در حوزه امنیت و آرامش در مرزها و تعاملاتی که در مرزهای مشترک خواهیم داشت شکل گرفت. بحمدالله لو کۆبوونەوەیدا توافقات مصوباتێکی زۆر باشمان هەبوو ئینشاءالله ئەو توافقانە ببیت بە باعث بە ئەمنیەت و ئاسایشی مەرزەکانی دوودانە وڵاتە. از جمله برای مرزنشینان عزیزمون در هر دو تا کشور بخصوص بۆ مەرزنشینەکانی هەردوو وڵاتە تحقق اون امنیت و آرامشی که نیاز دارند ئەو ئەمنیەت و ئاسایشی کە نیاز هەیە و همچنین پوشش اون خلاهای مرزی که و هەروە پوششدادنی ئەو جێگانەی کە محل تردد و جولانگاه عناصر تروریستی جێگای هاتوچۆی هێزەکانی چەکدارن و قاچاقچیان مسلح و قاچاقچیانی چەکدار و همچنین در حوزه گمرکات مرز تمرچین و هەروەها لە حوزەی گومرکاتی مەرزی سنووری تەمەرچین و حاج عمران که انشالله با نشستی که مسئولین گمرکات با حضور کلانتران مرز هر دو تا کشور انشالله ئەو دوو گەورانەی گومرکاتێ با حضوری کۆمیسیۆنەکانی مەرزی هەر دوو وڵاتەکان در حوزه های گمرکات لە حوزەی گومرکان در بحث سهولت ترددات ترانزیت ها لە قسمەتی هاتوچۆ و بەرەوبردنی ئەو هاتوچۆیانە هر از جهگاهی که مشکلاتی به وجود میاد هەر جگای کە مشکلێک دێتە پێشێ حل بشه انشالله حل بێت و انشالله این نشست هم که تاریخش هم مشخص کردیم و انشالله ئەو کۆبوونەوەی کە تاریخەشی مشخصە در کشورمون جمهوری اسلامی ایران استان آذربایجان غربی لە وڵاتی ئێرانە و لە پارێزگای وستانی ئازەربایجانی ڕۆژاوا به عنوان میزبان در خدمتشون خواهیم بود. به عنوان میزبان در خدمتان ببین انشالله. اگر تأخیری در این نشسته ها بوده، اگر تأخیری که لو کۆبوونەوانە دا به خاطر این بیماری کرونا بود. لبابت او ویروسی کرونا. لذا من آرزوی صحت و سلامتی لذا آرزو دکم که صحت و سلامتی برای مردم هر دو تا استان برای بو خلقی هر دو پارێزگان که با این بیماری منحوس کرونا دست و پنجه نرم میکنن که دگل او ویروس کرونا دست و پنجه نرم دکن هر چه زودتر زودتر انشالله لباس عافیت بر تن کنن و لباس شفا بدن کنن انشالله با سلامتی و خوشی به زندگی خودشون ادامه بدن بدر کمال صحت و سلامتی زندگی خواهم برو پیش ببرن و آرزوی غفران الهی و هر آرزوی عرفان الهی و مغفرت الهی و آمرزش الهی برای این درگذشتگان با کسانی که فوتیان کردوا هر دو کشور که در این بیماری جان خودشون رو از دست دادن هر دو وڵاتان دا جانی خوان لەدەست داوە
خیلی خوشحال و خرسند شدم که زور خوشحال و خرسندم در این نشست لو کۆبوونەوەدا به توافقات بسیار خوبی دست پیدا کردیم بە تەواوەقانی زۆر باش پێگەشتوینە و حلاوت و شیرینی این نشست را و شیرینی ئەو کۆبوونەوەی مردم عزیزمون مرزنشینان خەڵکەکانمون بخصوص مەرزنشینان که صاحبان اصلی مرز به ادبیات گفتاری ما همون مرزنشینان هستند کە ساحبانی ئەسلی مەرزنشینانن لە مەرزدا قرار میگیره. ببیتە بەهۆ. تشکر میکنم از رسانه هایی که این وقت را در اختیار بنده گذاشتن. تشکر دەکەین ئەوانەی کە لەو کامێرانەی کە لێرەنەوە وەختیان بۆ مەدانەوە. آرزوی سلامتی برای مردم عزیز استان اربیل دارم. و داوای لە صحت و سلامەتی بۆ خەڵکەکانی پارێزگای هەولێر دەکەم. و همچنین برای برادر عزیزمون و همه همکاران. و هەروەها بۆ برای عزیزمان و کولی ئەو هاوکارانی کە لەگەڵ ئێوەن. و السلام علیکم و رحمت الله. ئەملاک بەخێر بێ بە ناوی فەرماندەی پاسەوانی ناوچەیەک و هەرێمی کوردستان بە خێراتنی شاندی پاسەوانی سنووری ئازەربایجانی غەربی دەکەین. ئێمە توانیمان لەو کۆبوونەوەیە دەستنیشانی ئەو خاڵانە بکەین لەو سنوورانە ئەو شوێنانە کە ئاستەنجی لێە و خەلەلی هەیە و نەمانتوانیوە بە هەردوو لامان کۆنتڕۆلی بکەین. دەستنیشانی ئەو خاڵانەمان کرد توانیمان الحەمدوللا زۆر سەرکەوتوانە بگەینە ڕێکەوتنی زۆر باش و هیوادارم و تەمەنا دەکەم ئەو کۆبوونەوەە بەردەوام بن هەتا کە بگەینە ئەو ئاستەی بتوانین تەواوی کۆنتڕۆلی تەواوی خاڵە سنوورەکانی خۆمان بکەین و زۆر سپاسان دەکەم زۆر بەخێر بێت. باشە پرسیارێک لە کوردستان بیستوچارەوە لەنێو کۆبوونەوەکە باس لە تۆپارانەکانی ئێرانەکرا بۆ ناوچە سنووریانە کە بەشێک جوتیارن بەشێک گوندنشینن بەشێک بەوەند و کۆچەرن کە زیانیان بەرکەوتووە لەنێو کۆبوونەوەکە باسی تۆپارانەکانی ئێران کرا بە گەیشتنە سڵەی کەوتنێ باسی ئەو خاڵەمان کرد ئەوە پێشەنجی خاڵەکانمان بوو گەیشتنە الحەمدوللا گەیشتنە و خاڵەی کە بتوانین لەمە دووە دووبارە نەبیتەوەوانە و ئەو هەوڵاتانی کە زەرمەند بوون کتابی احتجاجماندانێ و پێمان ڕاگەیاندن و چاوەڕێی زۆریان بکەین. سپاس بەختیار قادم لە تۆڕی میدیای ودا و پرسیارم لە هەردوو لارێ بەڕاستی وی کە سەرەتا لە هەرچەندا وەختی بە کۆبوونەوەکەوە نیە بەڵام لە سنووری ئێوە تورکیا چەند کیلۆمەتر هاتۆ تا خاکی باشووری کوردستان و دواترین هەماهەنگیتان لەگەڵ پاسەوانی کۆماری ئیسلامی ئێراندا چ بوو هەروە بۆ شاندی ئێرانی بەڕاستی ئەو تۆبارانەی کە ساڵانی کۆماری ئیسلامی ئێران دەیکات خەڵکی گوندنشین دەبێتە تەزیە یعنی مردمهای گوندنشین کە ژان لەدەستەدەن ئێران بۆ ئەوەدا ئەچی دەکات وە ئامانجی کۆبوونەوەکە کە چەندین کۆبوونەوە کراون لە دەرەنجامی ئەو کۆبوونەوەی خاڵەکانی پێشوو کرد بە تایبەتەوەی کە سنوور کێشەی سنووری هێوانتان وە کێشەی تۆباران وە کێشەی ئەو کاسبکارانەی کە لە سنووری کارەکەن و بەرگوداکەون هەردووشان زوابن لەنەوە سپاس. کاکە بە سەبارەت بە پرسیارێکەکەمە دەوڵەتی تورکیا یعنی حەجەتی هەیە بە ناوی ئەو گروپانەی کە تەجاوزی خاچی عێراقیان کردیە بە ناڕەوا بە غێر ڕەسمی غێر قانونی یعنی مەساڵحی تورکیا دەدەن و تورکیا کە هاتیتە پێش يعني ئەو نەئیشی نەئەمەدەتوانێت وەکو پاسەوانی سنوور عیلاجەکە لەکردنەوە ئەو تێکی سیاسی گەورەیە دەکرێت حکوومەتی عێراقی تەداخل بکاتن ئەو دیاردێ نەهێنێت. پرسیاری دووەمە چ بوو؟ بەردەوامی تۆپارانەکان باس تازە برادەری زۆرمان لە هەموو حدودەکانی دنیای وا باوە مەرز هەیە مەرزی ڕسمی هەیە ئەو هەوڵاتیانە بە ڕێگای غێر ڕسمی دەچن ئاودی دەوڵەتەکان دەبن تەجاوزی حدودەکان دەکەن حتا باسی ئەو خاڵەشمان کرد و پێمان ڕاگەیاندن ئەو هەوڵاتیانەی باسی ئەو کۆڵبەرانەمان کرد کە دەچن لە بۆ سنوورەکانی ئێران دەبەزێنن بتانین بە پێی حالەتێکی مرۆڤایەتی معاملەیان لەگە بکەین نەک وەکو چاوەکی دوژمنکارانێ وەکو چاوەکی تیرۆریست تعاملیان لەگە بکەین و زەرەری گیانیان پێ بکاتن. باشە بەڵام پرسیارم لە شاندی ئێرانیش کە ئەسپی بە فارسیشەکەی ببوورە ئاڵا ڕوستای مەرزی قوربانی تۆپارانی ئێرانی شدن تا ئەلاکی دامەدارێت. ما در این توافقات به همین مسائل پرداختیم. انشالله اون خلاهای مرزی که در مرزمون از سوی کشور دوست و همسایه‌مون هست
با ایجاد این پاسگاه‌های مرزی و انجام گشت‌های مشترک با پوشش این خلاهای مرزی شاهد افزایش امنیت و آرامشی که هر دو طرفین که ابراز خرسندی کردن از این اقدامات و عزیزان و مرزنشینانی که صاحبان اصلی مرزها هستند با احداث این پاسگاه‌ها و با انجام این گشت‌های مشترک این اقدامات انجام میگیره و مردم عزیزمون به خوشی و سلامتی در اونجا زندگی خواهند کرد و هیچ دغدغه‌ای را ندارند.